4 ساڵ بەسەردەست بەکاربوونی هەر سێ سەرۆکی دەستەی سربەخۆی مافی مرۆڤ و چاودێری دارایی و دەستپاچی تێدەپەڕێت بە گوێرە یاساش بۆ هەرخولێکی سەرۆکی دەستا و کەسەی هەڵدەبژێردرێت بۆ 4 ساڵە و دوای کۆتای هاتنی ماوەکەش دەبێت ڕێکاری یاسایی بۆ بگیرێتە بەر بۆ ئەوەی نەکەونە بۆشایی یاساییەوە، بەڵام بەهۆی پەککەوتنی پەرلەمان ئێستا و دەستانە لە بۆشایی یاساییدان. لە غیابی پەرلەماندا کە موسسەیەکی تەشریعی گرنگی ئەو وڵاتەیە گەلێک کێشە دروست بوونە لەوانێک کە باست کردن کە ئەم دەستانە کەوتونەتە بۆشایی یاساییەوە هەروهەیە مەسەلەی یاسای تیرۆر پێویستی بە درێژکردنەوە و یان هەموارکردنەوە هەیە. ئەمە هەموو ئەمانە پێویستی بە پەرلەمانی کوردستان هەیە، بۆیە کارانەبوونەوەی پەرلەمانیان کارنەکردنی پەرلەمان بە تاکید گرفتی لەم وڵاتی ئێمە دروست کردووە، بۆیە ئێمە لەگەڵ ئەودا پەرلەمانی کوردستان بە زووترین کات کارا بکرێتەوە. پەرلەمانتارانی کوردستان بۆ چارەسەرکردن و کۆتایی هاتنی سەرۆکی هەر سێ دەستەی سربەخۆی مافی مرۆڤ و چاودێری دارایی و دەستەی دەستپاچی دەڵێن پێویستیان بە دەنجیان دامانی پەرلەمانە، بەڵام بەهۆی پەککەوتنی پەرلەمانە و پرسا بە هەڵواسراوی ماوەتەوە. ئەگەر پەرلەمانی کوردستان کارە نەکرێت و دەست نەکە بە کارەکانی خۆی من دڵنیام کۆمەڵێک کێشەی تریشی بە دووادادێ کۆمەڵێک یاسای تریشەیە ماوە قانونیەکەیان کۆتایی دێ بە تایبەت ئەو دەستە و ئەو یاسایانێکی ئێستا لە هەرێمی کوردستان و زەرور و گرنگیشن هەر سێ دەستەی کە بەشێکیان پێیوەستە بە مەسەلەی دارایی و چاودێری داراییەوە و یاسای خانوبەرە و یاسای تیرۆر کە کۆتاییان هاتیە هۆکارەکەی ئەوەیە کە پەرلەمانی کوردستان پەخراوە دەنا من دڵنیام پێشووتر بەردەوەی بگاتە ماوەی قانونیەکەی خۆی پرۆژیان بۆ تەقدیم دەکرا یاخود ڕاستە و خۆ ڕێگەی بڕیارێکەوە لە پەرلەمانی کوردستانەوە درێژەکرانەوە. نزیکەی 2 ساڵە بەهۆی چەند پرسێکەوە پەرلەمانی کوردستان پەچی کەوتووە و هیچ کۆبنەوەیەکی ئەنجام نەداوە. بەم هۆیشەوە هەر یەک لە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر و یاسای بەکرێدانی خانوبەرە وادەکەیان تەواو بوو. ئێستاش هەر سێ دەستەکە کەوتونەتە بۆشایی یاساییەوە، ئەمەش گرفتی گەورەی یاسایی لە هەرێمی کوردستان دروست کردووە. ئەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.